ناکۆکیەکانی نێوان بەغدا و هەرێم لەسەر ڕیفراندۆم بەردەوامە. پەیوەندی نێوان ئەمریکا و کورد بابەتی کۆڕێکە لە واشنگتن. ڕووناکبیرانی ئەفرین هەڵسەنگاندن بۆ ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان دەکەن. سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. بخیراتنە بەرنامەیەکە نو ji Kurd Connection got li beşê Kurdiyê dengê Amerîka tê amadekirin û rojên sêşem û înyan tê belavkirin. حکوومەتی عێراق بڕیاری داوا هەتا ئێواری ڕۆژی هەینی بەڕێوەبردننی هەردوو فڕۆکەخانی هەولێر و سلێمانی ڕادستی حکوومەتی فیدراڵی بکرێن، هەرچەندە بەڕێوەبەری فڕۆکەخانی هەولێر دەڵێت ئەگەر بڕیارەکە جێبەجێ بکرێت ئەوە هەموو گەشتە نێونەتەوەیەکان بێجگە لە گەشتی لەشکری ڕادەگەیەنرێن. بەڵێ ئازیزان، ئێستاش پەیامنێرمان ئەحمەد زێباری لە هەولێرەوە لەگەڵماندایە بۆ تاوتوێکردنی داخستنی فڕۆکەخانەکان. ئەحمەد ئەم کاتت باش؟ ئەحمەد گوێت لێمە؟ لەوە ئەچێ پەیامنێرمان ئەحمەد زێباری گوێی لە دەنگمان نەبێت، هیوادارم هاوکارانم لە کۆنتڕۆڵ چارەسەریەوە بکەن. ئەحمەد ئێستا گوێت لێمە؟ بەڵێ. گوێمان لە دەنگی پەیامنێرمان ئەحمەد زێباری نییە، هیوادارم چارەسەر بکرێ و پاشان. بەڵێ ئەحمەد ئێستا من گوێم لێتە. ئەحمەد ئێستا نوێترین شت چییە لە هەولێر؟ ئایا بڕیارەکە جێبەجێ ئەکرێت یان ناکرێت، یاخود چییە گوزەرێ ئێستا لەوێ کە لە بەردەم فڕۆکەخانەی هەولێری؟ بەڵێ پاشکەمێکی ترواتە دەمژمێر 6 بە کاتی هەولێر بڕیارەکە وەکو حکوومەتی عێراق داویەتی دەبێت جێبەجێ بکرێتن. ئێستاش لە کۆنفرانسێکدا بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر وتی گەشتەکان دەمژمێر 6 بە کاتی هەولێر دەواستن سەرجەم گەشتە نێودەوڵەتیەکان دەوەستن گەشتەکانی دەرەوە، تەنها گەشتە نێوخۆیەکان دەمینن. کۆمپانیای تورکیش ئێرلاینس کە گەشتەکانی بەردەوام بوو ئەویش گەشتی خۆی وەستن، دواتە سەرجەم گەشتەکان پاشکەمێکی تر دەوەستن وەک دەبینن لە پشت من. باشە ئەحمەد، ئەمە هەموو گەشتەکان ئەگرێتەوە، تەنانەت گەشتە با بڵێن لەشکریەکانیش؟ نەخێر، گەشتە لەشکریەکان ناگرێتەوە، تەنها گەشتەکانی تر دەگرێتەوە. وەک دەبیننیش کە ئەمڕۆ ژمارەیەکی زۆر لە خەڵکی بیانی هاتنە نێو فڕۆکەخانەی هەولێر بۆ ئەوەی سەفەر بکەن و بەرە وڵاتەکانی خۆیان بچن، هەروەها خەڵکی خواروی عێراق و ناوچەکانی عێراقیش ئەمڕۆ هاتن بۆ ئێرە بۆ ئەوەی گەشت بکەن و هەولێر و کوردستان بەجێبێڵن. ئەگەر ببینن لە پشتەوەی من بە هەزاران کەس کوڕ و کچی شاری هەولێر و کوردستان هاتوونەتە نێو فڕۆکەخانەی هەولێر کە هەریەکیان باڵونێکی پێە، ئەو باڵەنە بەرسەکەنەوە بۆ ئاسمان، تێدا داوا ئەکەن کە حکوومەتی عێراق پێداچوونەوە بۆ بڕیارە بکاتن. هەتا ئێستا حکوومەتی یاریمی کوردستان چەندین جارە داوای گفتوگۆ داوای دانیشتن دەکات لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ ئەوەی پێداچوونەوە بۆ بڕیارە بکات. ئیدیا و بڕیارێک کە دەوێتی زیان بە هەرێمی کوردستان و خەڵکەکەی دەگەێنێتن. ئەم کوڕکجانە داوا دەکەن ئاشتی و پێکەوە ژیان و تەبایی لە عێراقدا لە نێوگەلان بەرقەرار بێت. بەڵێ سپاس پەیامنێرمان ئەحمەد زێباری لە هەولێرەوە. بڵێ بینەران هەروەکو بینیتان حکوومەتی عێراق بڕیاری داوە هەتا ئێواری ڕۆژی هەینی بەڕێوەبردننی هەردوو فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی ڕادستی حکوومەتی فیدراڵی بکرێن، هەرچەندە بەڕێوەبەری فڕۆکەخانەی هەولێر دەڵێت ئەگەر بڕیارەکە جێبەجێ بکرێت ئەوە هەموو گەشتە نێونەتەوەیەکان بێجگە لە گەشتی لەشکری ڕادەگیرێن. لەگەڵ هەلوادێ و ئاڵۆزبوونی ڕۆژە سیاسیەکەی نێوان بەغدا و هەولێر بەهۆی ڕیفراندۆمەکەی ڕۆژی 25 مانگی نۆ کە هەندێک وەها باسی دەکەن ئەگەری شەڕیش لە ئارادایە، وەلێ سەرۆکوەزیری عێراق بەکارهێنانی هێزی سەربازی بە دوور دەزانێت. دەسەڵاتی فیدراڵی لە هەموو عێراقدا دەسە پێنین بە هەرێمی کوردستانیشەوە و ئەمەش لە ڕێی هێزی دەستوری یاساوە. ئێمە هەرەشە ناکەین، هەندێک کەس هەرەشیان دەکرد، هەندێک هێزیان بەکارهێنا بۆ سەپاندنی دیفاکتۆ لە ناوچە جێناکۆکەکاندا، بەڵام ئێمە هێزی دەستوری یاسا بەکاردەهێنین. ئێمە کەمتر قسە دەکەین، بەڵام کارەکانمان دووچاری سەرسوورمانیان دەکات. پەرلەمانی عێراق بڕیارێکی سیاسدەبەندی پەسەند کردووە و دەسەڵات دەدا بە حەیدەر العەبادی بۆ ناردنی هێز بۆ شاری کەرکووکی دەوڵەمەند بنەوت. وبالتالي للأسف تم الاستفادة من هذا الظرف والتمدد خارج الدستور. سوودیان لەم ڕەوشە بینی و چوونە دەرەوەی دەستور. نامەوێت بڵێم هێز بەکاردەهێنین، بەڵام بە لێک تێگەشتن و بە دەستور یەکلایی دەکەینەوە. ئەگەر وەڵامیان هەبوو ئەوە باشە،
داواشیان لێ دەکەم ئەو ناوچانەی لە دوای داعشەوە دەستیان بەسەرداگرتووە بیگەڕێننەوە. ئەمە بڕیاری پەرلەمانی عێراقە. بەڵام سەرۆکی عێراق لەگەڵ داواکردنی دیالۆگ لە نێوان هەولێر و بەغدادا لەو بڕوایشدایە هەنگاوی داهاتووی هەرێم ڕاگەیاندنی سربەخۆیی نابێت. الإقليم لا أعتقد أنه ماشي بهذا الاتجاه. هەرێم لەو بڕوایەدا نیم بەو ئاراستەیە بڕوات لە سیاسەتدا شتێک هەیە پێی دەگوترێت هونەری شیانەکان. دۆسیی دروستکردنی دەوڵەت شتێکی کەسێتی نییە، بەڵکو ژمارەیەک دۆسی پێویستە تا دەوڵەت ڕابگەیەندرێت. هەروەها ئاسان نییە دەوڵەت ڕابگەیەندرێت و دانیشی پێدا بنرێت. شیکەرەوە لەو بڕوایەدان لەمڕۆی عێراقدا هەموو ئەگەرێک لە ئارادایە، هەر بۆیە داوای هاتنەناوەی ئەمریکا دەکەن بۆ یەکلاکردنەوەی کێشەکان. ئەمریکان بوونی ئەمریکا لە عێراق گرنگە و کاریگەری خۆی هەیە و دەبێت بێنە ناوە، دەبێت قسەی خۆیان هەبێت. عێراقی پاش 2003 لەلایەن ئەمریکا و هۆپەیمانانەوە دامەزراوە، هەر بۆیە پێویستە ئەمریکا قسەی یەکلاکەرەوەی هەبێت تا خۆمان لە شەڕێکی ناوخۆیی نێوان کورد و عەرەب لا بدەین. سیناتۆر چەک شومەر ڕێبەری دیموکراتەکان لە سیناتی ئەمریکادا لە ڕاگەیاندنێکدا داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەیی و بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک داناڵد ترامپیش دەکا تا ڕێز لە مافی گەلی کورد بگیرێ بۆ هەبوونی دەوڵەتی سربەخۆ. بەڵام ئەم دۆسەیە لای کۆماریەکان پەیوەستە بە سەقامگیری ناو عێراق و ناوچەکەشەوە. گەلی کورد دۆستمانن. سەرکردایەتیەکەیان باش دەناسم، ماوەیەکی ئەوەندە دووریش نییە لەوێ بووم. کردنی ڕفراندۆمەکە بێ هیوا و نیگەرانی کردم، بەڵام ئەوە ئێستا کرا. هیوادارم کورد بە وریایی و بیرکردنەوە هەنگاو بنێت. ئەمە کاریگەری لەسەر سەقامگیری و هەڵبژاردنەکانی ساڵی داهاتوو دەبێت و زۆر دۆسیەش دێنێتە ئاراوە. شیکەرەوەش هەن لەو بڕوایەدان ئەم ڕاگەیاندنەی چەک شومەر و هەوڵەکانی تریش کاریگەریان لەسەر بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ دەبێت. بەڵێ کاریگەری دەبێت، چونکە ئەمە هەرتەنها سیناتۆر چەک شومەر نییە ئەم ڕاگەیاندنەی بڵاو کردوەوە. کۆنگرێزمان ترێن فرانکس بەرنووسینێکی هەیە و داوا دەکات ئەنجومەنی نوێنەران پشتیوانی لەسەر بەخۆی کوردستان بکات. یانی کۆماری و دیموکراتەکانیشمان هەن لە کۆنگرێزا و ئەمەش کاریگەری دەبێت لەسەر کۆشکی سپی. زۆرێک لە چاودێر پێیان وهایە دەشێکردنی ڕفراندۆم دەواازەیەک بێ بۆ دیالۆگێکی نوێی نێوان بەغدا و هەولێر، بەڵام ناڵێن ئایا ئەو دیالۆگە بۆ چارەسەری کێشەکانی پێش ڕفراندۆمە یان بۆ تاوتوێکردنی ڕەوشی نوێی پاش ڕفراندۆم. بله تماشاوان ایجان ببورن شاشتیک تکنیکی بمره درباس بو اف راپور ده درباری انجام رفراندوم لهرما کردستان بو گو پرلمان عراقی جسرو وزیر عراقی خواست گو ارتش عراقی درباسی کرکوک بک و دست بده سرزوی نفته ین گو پشتی شر داعش او کتبون جری دست هزا پیشمرگا لیلگوری آگاهیان او کروان لشکری یه هاتبون آماده کرن شاندناوان هاته راگرتن. نهاجی تماشاوان هجا ام دچن راپورتا یا فروخانه ناونتوی لهرما کردستانی گو اوجی به بریارا حکومت عراقی هاتنه راگرتن فرمو تماشا بکن. حکومت عراق دخوازت طولا لسر دنگدن رفراندوم سرخبون هرم کردستان عراق داند و سوز دایه فروکخانین هرم دروی گشتن آسمانی بو فروکخانه هولیر و سلیمانی دا بخد. کار به دست کا فروکخانه نفنتوی یا هولیر دبیجت اگر بریار حکومت عراق کفت کاری گشتن نفنتوی و بین راگرتن لباندور لسر گشتن نافخوی ناکد. If KRG did not hand over the airport to Baghdad. اگر حکومت هرم فروکخانه را دستی بغداد نکردن، همو گشتن ناونتوی ده این راگرتن جبلی گشتن نافخوی و گشتن لشکری و خاچاسور. لدما هفته که دو پشتی رفراندوم سرخبون پارلمان عراق چندین بریار دژی هرم کردستان پسند کردن و ده سالات دا حکومت بجه بکد. من ضمنها الزام پیگیری پیکرنا حکومت هرم پرادسکرنا دروازه و فروکخانه بو حکومت فدرال دالجیر ده سالات اوی بن. بریار حکومت عراق اوکو تبایا گشتن آسمانی نفنتوی ویل ایوار ایرو اینی بین راگرتن ولگور داخواز وزارت آگهاندن عراق هلن آسمانی ولاتن هرم و ریزه لبریار عراق بگرن و اوه بو اگرا در کفتن هجمار کازورا بیانیان. از لویر دمینم چونکه کار مروانی دکم و اوه نیزیکی 3 سالایا لگل ویر رخستنه ما کو سردیری دگر روشا پنابران دکد. جبر داخستنا فروکخانه ام دی درکوی. دیوی از لحفتیا بیت شوباما لیمن گوری با افرو جبر کو همو هزر دکن گشتن آسمانی دی را گرن از ناخازم لویر عاصبم.
داخستنا فروکەخانەین هەرێما کوردستانی گرژیەکە و بەهرەکە ji تەنگەژا di navbera herêma Kurdistanê û hikûmeta navendiya Iraqê li ser referandûma serxebûna herêma Kurdistanê lê heta dawî hatina muhleta hikûmeta Iraqê geştên asmanî bo Hewlêrê Sulêmaniyê dewam dikin. Xalid Fettah, Dengê Amerîka. لە کاتێکدا هەتا دێگرژی و ئاڵۆزیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا زیاتر دەکەن لەسەر ئەنجامەکانی ڕیفراندۆمەکەی 25 مانگینەوە حکوومەتی عێراق داوای کردووە هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی ڕادستی حکوومەتی فیدراڵی بکرێت ئەگینا هێڵی ئاسمانی ڕادەگرێت و هەروەها داواشی کردووە خاڵە سنووریەکانیشی ڕادەست بکرێتەوە و حکوومەتی ناوەندی کۆنتڕۆڵی هەناردەی نەوتیش بکات. ئایا ئەم داوایانە چەندێک یاساین و تا چه ئاستێک بەپێی یاسا نێونەتەوەیەکان دەتوانرێت بیکات؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە ئێستا پارێزەر و شارێزایی یاسا دەشتی قادرمان لەگەڵدایە. کاک دەشتی سوپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتا دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم لە مەسەلەی فڕۆکەخانەکانەوە. ئەگەر هەرێم ئامادە نەبێت فڕۆکەخانەکان ڕادستی حکوومەتی فیدراڵی بکات، ئایا دەتوانێت بەپێی یاسای نێونەتەوەیی هێڵی ئاسمانی ڕابگرێت؟ کاک دەشتی بەداوای لێبوردنەوەی جۆم لە دەنگت نییە؟ کاک دەشتی گوێت لێمە جەنابەت؟ جارێکی تر من جۆم لە کاک دەشتی نییە؟ هیوادارم هاوکارانم لە کۆنتڕۆڵ بتوانن ئەم کێشەیە چارەسەر بکەن. کاک دەشتی ئێستا گوێت لێمە؟ بەڵێ گۆگران بە داوای لێبوردنەوە دیارە گرفتمان هەیە لەگەڵ دەنگەکان و هێڵی ئینتەرنێت. بەڵێ پشتی ئەنجامی ریفراندۆما هەرێما کوردستانê gelo wê paşeroja pêwendiyên herêma Kurdistanê bi Amerîkarê çawa bin. Hevkarê me Yehya Berzencî li Washingtona paytext raportek di derbarî vê mijarê de amade kiriye. هەرێمی کوردستان گوێی بە داواکاریەکەی ئەمریکا نەدا کە ڕاپرسیەکەی دوابخات. ئایا لەسەر وەختی ئەو هەموو گیر و گرفتەی ڕووی لەم ناوچەیە کردووە ئایندەی پەیوەندی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان چۆن دەبێت؟ پەیوەندی نێوان ئەمریکا و کورد بەردەوام دەبێت لە نێوانیشاندا هاوکاری سەربازی. خاڵەکە لەوەدا بوو ئەمریکا نیگەران بوو بە ئەنجامدانی ئەو ڕیفراندۆمە و نیگەرانتر دەبێت بە ڕاگەیاندنی سربەخۆی. گرەوی ئەمریکا وەک ئەو شارەزایانە باسییان دەکرد لە وڵاتێکی وەکو عێراقدا سەقامگیری ناوچەکەی دەبێت. بە تایبەتی ئەمریکا مەبەستێتی هەڵبژاردننی ئایندەی عێراق چ جۆرە حکوومەتێک بەرهەم دێت لە کاتێکدا ئاراستەی سیاسی حکوومەتی هەرێم تا ڕاددەیەک گۆڕاوە. لە ئێستادا ئەوەی کە حکوومەتەکەمان سەرتۆپچی بایخی بێت ئاسایشی نیشتیمانیە، وابەستەیی بۆ یەکپارچەی خاچی عێراق و بەرەنگاربوونەوەی تونڕەوی و تونند و تیژی. هەر شتێکی تر لە دەرەوەی ئەم استراتیژیە هەڵسوکەوتی لەگەڵ ناکەین. بایخی ئێمە داکۆچیکردن نییە لە گروپێکی تایبەت لە عێراق. ئێمە بەو شێوەیە کار دەکەین. حکوومەتی هەرێمی کوردستان یەکێکە لە هاوبەشەکانی ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی لە شەڕی داعشدا. کاریگەریشی لەو شەڕانەدا دیارە و نادیدە ناکرێت. وڵاتانی هاوسەی هەرێمی کوردستان بە عێراقیشەوە هەڵوێستی خۆیان نواند. ماوەتەوە ئەمریکا هەڵوێستی چۆنە بێت؟ زۆر سەرنجڕاکێش دەبێت بزانین کە ئەمریکا چی دەکات لە هەمان کاتدا ڕێکەوتنیان لەگەڵ عێراقدا هەیە. لە هەرێمەکەشدا زۆر گیر و گرفتی هەیە کە جێگای نیگەرانی ئەمریکایە. باوەڕ ناکەم ئەمریکا لە جێگەی هەرێمی کوردستان دانوستان لەگەڵ ئێراندا بکات. لەو باوەڕدام لەگەڵ هەرێم گفتوگۆ دەکات بۆی بزانین هەنگاوی دواتر چییە کە ئەمریکا دەیەوێت ئەوان چی بکەن و هەڵوێستی هەبێت، چی باس دەکەن و بڕیار چی دەبێت. نازانم، بەڵام گفتوگۆکردن ڕوودەدات. ڕەنگە لە هەرێمی کوردستان سەرڕای ئەو گرفتانەی ڕیفراندۆم بە دوای خۆیدا هێناوێتی ترسی دەستێوەردانی سەربازیش بە دوور نییە، بەڵام پێدەچێت ئەمریکا نەیەوێت ڕۆژی عێراق لەوە ئاڵۆزتر بێت. ئەمریکا ناوێت تورکیا بچێتە ناو خاکی عێراقەوە، بەڵام ناشتوانێت بەرگری بکات کاتێ تورکیا هەست بکات ئاسایشی لە مەترسیدایە بە تایبەتی لە ناوچەیەکی وەکو سنجار یان مەترسی لەسەر تورکمانەکانی عێراق. زەحمت دەبێت بۆ ئەمریکا کەوا بکات تورکیا بێ هەڵوێز بێت. لەو باوەڕەدام نائارامیەکیش ڕوو بدات لە نێوان هەرێم و بەغدا دەبێت نەوەکو تورکیا. هێشتا ئەمریکا ئەو هێزە کاریگەرەیە تا ڕادەیەک بڕیارەکانی لە عێراقدا ڕەت ناکرێتەوە. لەو زنجیرە سزایانەی دەرحەق بە هەرێمی کوردستان لەبەر چاو گیراون، بەڵام وا دەرەکەوێت لەم سەروبەندەدا ئەمریکا دەستە و سان ڕانەوەستێ. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا،
واشنگتن. بەڵێ ئازیزان جارێکی تر کاک دەشتیمان لەگەڵدایە لە سلێمانیەوە بزانین ئەم جارە بە هیوایی کە گوێ لە دەنگمان بێت. کاک دەشتی گوێ لێمانە؟ بەڵێ کاک دەشتی سەرەتا دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم لە مەسەلەی فڕۆکەخانەکانەوە. ئەگەر هەرێم ئامادە نەبێت فڕۆکەخانەکان ڕادستی حکوومەتی فیدراڵی بکات، ئایا دەتوانێت بە پێی یاسای نێودەوڵەتی هێڵی ئاسمانی ڕابگرێت حکوومەتی عێراق؟ بەڵێ سوپاس بۆ دەرفەتە. دیارە ئێمە لە عێراقدا یاسایەکمان هەیە، یاسای فڕۆکەوانی شارستانی ژمارە 148 ساڵی 1974 حکوومەتی عێراق حکوومەتی ناوەند زیاتر وەکو چۆن بڵێ پشتی بەو یاسایە بەستووە. لێرەدا لە تعدیلی چوارەمی ئەو یاسایە کە لە ساڵی 2016 کرا لە پەرلەمانی عێراق، ڕێکەوتنامەی شیکاگۆ بوو بە بەشێک ئەو یاسایە و ئێمە کە بڕۆین یاسای نێودەوڵەتی لە منفەزی ئەو قانونە داخلیەوە لە منفەزی قانونی طیرانی مەدەنیەوە دەڕۆین بۆ ئیتفاقی نێودەوڵەتی کە ئیتفاقی شیکاگۆیە. لێوەدا هیچ نەخسێک نییە یارمەتی حکوومەتی عێراق بدە بۆی کە فڕۆکەخانەیەک دابخات یاخود گەشتەکانی هەڵپەسێرێت. ئێمە تەنیا ئەو ڕێکەوتنامەیەمان هەیە کە حکوومەتی عێراق. باشە کاک دەشتی وەکو دەگوترێت کە هەموو وڵاتێک کاتێک گەشتە ئاسمانەکانی بۆ وڵاتێکی ترەکەن دەبێت پەیوەندی بکەن بە نێوەندی با بڵێن فڕۆکەوانی ئەو وڵاتەوە کە ئەمیش لە حکوومەتی ناوەندیدایە. ئایا بەو پێیە ناتوانێت کۆنتترۆلی گەشتەکان بکات؟ بەڵێ دیارە ئەو فڕۆکانەی کە پێشتر هاتوونەتە ناو فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانیەوە، ئەو خطوتە جەویانەی کە پێشتر هاتوونەتە ناو هەردوو فڕۆکەخانەی ناوبراوە بە دوو شێوە لەگەڵ عێراق ڕێککەوتونە، بە شێوەیەک یاخود لە ئیتفاقیەک هەردوو ئەو وڵاتی کە فڕۆکەکە دەنێرێ لەگەڵ عێراق ئەندام لە ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی یاخود ڕێکەوتنامەیەکی دوانی هەیە لە بینی عێراق و ئەو وڵاتی کە فڕۆکەکەی لێوە دەردەچێت. بەپێی هەردوو ئەو ڕێکەوتنامەیە ئەو فڕۆکانە ڕێگەیان پێدراوە بچێت بەپێی یاساکە دەبێت پەیوەندی بکە بە مەرکەزەوە کە لە بەغدایە لە حکوومەتی ناوەندە و زایدە پەیوەندی بکە بە مەطاری هەولێر یاخود سلێمانیەوە. بەڕێی من ئەو بابەتە بابەتێکی سیاسیە زیاتر نەک یاسایی بێلەبەرەوەی لە تعدیل عفو لە قانونی طیرانی مەدەنی مادەی 4.5 حکوومەتی ناوەند ئیستینادی کردوتە سەر بە هیچ شێوەیەک ئەو مادانە یارمەتی حکوومەتی عێراق نادات. باشە کاک دەشتی یەکێکتر لە داخوازەکانی کە حکوومەتی عێراق کردوویەتی ئەوەیە کە بە هەموو شێوەیەک مەلەفی نەوت لە ژێر دەستی حکوومەتی ناوەندیا بێ. ئەمەیان تا چ ڕادێک ئەتوانێ بکات؟ ئەمەیان بەر لەوە جگەل لەوە هێرۆخانەم بڕیارەی حکوومەتی عێراق بەنسبەت داخستنی فڕۆکەخانەکان نادەستوریشە پێچەوانەی مادەی 13 دەستور و 15 و 16 دەستوری عێراقی بە پرسیاری دواتریشتەوە ئێمە مادەی 111مان هەیە کە لە دەستوری عێراقیدا هاتووە إن النفط والغاز هو ملك الشعب العراقي. يعني أو نوت غازا ملكي شعبي عراقية خاوندارك دقرتو بقالي عراق إما وكو كرت هشتا بشكل لقالي عراق ومادي 112 هي هر لنفسي دستوري صاد 2005 كم صادقي شعبي عراقي لسركراو ضلت تقوم الحكومة الاتحادية بإدارة النفط والغاز المستخرج من حقول الحالية لصالي 2005 إما كو دستورة يعني مصادقة كرا دواتر لبرلمان تصديق كرا كوتب واري جابزيا كردنوا كومالك حق المانها والعراق دا حقولي نفطيبون بيري نوتيبون أو دستورة مخاطبي أو حقلانة دكات كلصالي 2005 هبوا يعني أو حقلاني لصالي 2005 بدواوا يعني ل 2006 بدواوا دوزرينا وياخذ نوت يعني ليدر هندري ناتي تجير بندي مادي 112 دستوري عراقي كواتا او نوتي كلا دوای 2006 ولا الان هرمي كردستان ودوزراوه توا هرم ما في خويتي بيفروشه او يك دوم اختصاصاتي سلطي بلكاك دشتي ببورك كاتك زور كماوا بس كوتاي اگر كوتاي قسەکانتە لێرەدا ناچار دەبین کۆتایی بە توێژەکە بێنین بە داوای لێبوردنەوە زۆر سپاس دەکەین پارێزەر دەشتی قاتر کە لەگەڵماندا بووی. بەڵێ ژمارێک لە ڕۆشنبیرانی ئەفرین لە بیرروڕای خۆیان لەسەر ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان ڕادەگەێنن. ڕەفەرەندوما سەرخەبوونی لە هەرێما کوردستانە عێراقێ کۆڕۆژا 25 مەهی پێک هات هەلوەست و کارڤەدانên جودا بخۆرانین وەکە هەموو کوردان gelê ئەفرینێژی ڕەفەرەندوم بە باڵداری شوپاندن
دەربارە ڕەفەرەندوم و ئەنجامنوێیین ئەرێنیدا ڕەوشەنبیرن ئەفرینیش دەنگی ئەمریکا ڕائاخفین و پشتگیری و دڵخۆشیاخوا ئانین زمان تشکی پر ئەرێنی و پر خاش دەوێ پروگرامی دا دوی مشروعی دا هات کرن او جی یکتیا ما کرده بو تشکی یعنی تجار نده هات بالی ما کردی ما هیرو لباشوری کردستان دستی هفکن جیهانی را خیار کرد که کرد همی یکن یک دوزه یک زمانه یک دخوازه جبروی افجی بهنتانگی دجمن کردان را چیکر چه ترکیه دبی چه ایران دبی چه دولت دیکتاتوری دبن او جیج ترسا خو کرد ناوانجی مافین خو بخازن ڕەوشەنبیران دانازانین کو ڕەفەرەندوما سەرخەبوونێ مافەکی ڕەوایەش گەلێ کوردرا و دەستکەفتە کە مەزنە دەوێ وەرەپەرستن لەوما یەکرێزیە کوردان پێویستە بلا دجمن رند باور بکه کرد نماج هفته بقته جبو قطان ناویج هفته بره دبیا بلل سروی هیرو یان مرنا یان خلاصک لی ام دبن بلکه نه یان مرنا یان خلاصک نه ماهیدم و وگر جوه گاوه پیشکتی ام وگر کوردên herêma Kurdistana Iraqê biryara serxebûnê di referanduma 25 Eylûnê de dan. Ev biryar ji aliyê rewşenbîrên kantûna Efrînê ve bilind tên rixandin. Rewşenbîran diyar kir ku ew ê her tim piştgiriya gelê herêmê bin. Newrûz Reşo, dengê Amerîka, Efrîn. هەروەها jî li Tirkiye referandûma Herêma Kurdistanê karvedaneke mezin daye rewşa siyasî di nav piştgirtin û dijberên yê vê referandûmê di derbarî wê de peyamnêra dengê Amerîka Xedîca Farqîn hevpeyvînek bi endamê Perlemana Tirkiye yê bi ser HDP ve Ni'metullah Erdogmos re kiriye fermo temaşe bikin. پشتی رفراندوم هرما کردستان عراق سر سینور کردستان ارتش ترکیه تطبیقات لشکری پیک آنی دگل لشکرین ارتش عراق سروکومار و سرکوزیر ترکیه پیامین تون دادن دژی هرما کردستان و رفراندوم جی وکا خیانت بنافت کن سرکوزیر ترکیه بینالی درم روزا پیشمه داخلی یک تگوت دریه سینور مخاطب ما عراق به لبالا فرگاهن مخاطب ما و بغداد و تحمو فعالیت مین ابوری دا مخاطب ما یکمین و ریوبریا ناوندیا عراق به پارلمانتری HDP آمده دست نشان کرد که چارەسەریە بە لەشکران نەممکنە ڕەوشێ باشتر بکە. بە ئەسکەری چارەسەری نەممکنە چێ بە. ئەسکەر ji بۆ ساونمایە ji بۆ پاراستنە وەختاکی هێریشێکی یەک دەولەتێدا ناو یەک دەولەتێدا ێریشێکی چێبوو ئەسکەری ئەو دەولەتا خۆ حدودا خۆ گەلێ خۆ پاراستن دکە. هەروسا ji بووی گفن سرگرتنا دریه خبوری جگوت دوی روشیدا اید سریدا زراری بکوی ترکیه به. هابور دریه هابور اگر باشور او دریه دا یک کازانش دکه ترکیه سه کازانش دکه. یعنی وقتا که دریه هابور بگرتن سریدا وی ترکیه زرار بکه. پارلمانتری HDP آمده نیمتالله اردوغمش آنی زمان کو او دخواستن دریه خبوری ببه دریه خیر و برکت و دیالوگه. لبنه ام دخواستن او ببه دریه خیر و برکت و تجارت و دیالوگ و مروواتی و دین اصاده بیشه، اخلاق اصاده بیشه، جیرانتی اصاده بیشه، دیروک شماره اصاده بیشه. حق ما سر هفدو هنن، حق برای ما باشور سر مده هیا، حق ما سر وان ده هیا. به دشمناتی تشتک چه نابه. به دجمناتی به ضرر و زیان و خسارت تشتیک خدیجه فارقین دنگ امریکا آمد. سەرۆکی رووسیا ڤڵادیمیر پوتین و هاوشانە تورکەکەی ڕەجەب تەیۆب ئەردۆغان ڕێککەوتون بۆ پێکهێنانی ناوچەیەکی ئارام لە هەرێمی ئیدلیب لە سووریا بە مەبەستی کۆتاییهێنان بە شەڕی ناوخۆی وڵاتەکە. هەردوو ڕێبەر پاش کۆبوونەوەکەیان لە ئانکەرا بۆ پەیامنێران دوان و باسییان لە پلانەکانیان بۆ ئیدلیب کرد کە هێشتا لە ژێردەستی جیهادیەکاندایە. ئەم ڕێککەوتنە وەکو هەنگاوێکی سەرەکی بۆ دەستپێکردنی پرۆسەی ئاشتی بۆ کۆتاییهێنان بە شەڕی 6 ساڵی ناوخۆی سووریا لی دەڕوانرێت. بەڵام شارەزایان هۆشداریش دەدەن کە ئەم ڕێککەوتنی لە ئەنکەرە کراوە مەرجنیە جێبەجێ بکرێت.
لی باجارê Dêrezorê li Rojhilatê Sûriye got pir zengîn e bi zeviyên xwe yê niftê û gaza xav şerekî giran lê dibe li dijî Daişê ji aliyê Hêza Artêşa Rejîma Sûriye û Hêzên Sûriya Demokratîk. Hêza Artêşa Sûriye bi alîkariya Hêzên Rûsya karî bû xwe bigihîne pira di nîvê bajêr de ya li ser çemê Firatê. Lê ji aliyekî din ve jî Daeş êrişî gundê El Şu'le kiribû û gef daye got wê riya zû ya di nav Dêrezor û Şama paytext de qut bike. Her wiha jî temaşevanê hêja li Qamişlo li bajarokê Rimelanê Partiya PYD Kongira xwe ya heftane li darxist û hevserokên nû helbijartin ji bo vê partiyê me diriya Skype re hevpeyvînek li gel hevserokê nû Şahoz Hesen re kiriye da got xalên girîng bîne ziman. Belê serî de selav û rêz ji bo we û temaşevanê we. Kongira me ya heftemîn ya asayî bû. Her 2 sala kongira partiyê çê dibe. Li gorî wê di wextê xwe de hat pêkanîn. Yani kongre di wextê xwe de pêk hat. Êdî di nava ji amadekariyên kongreyê hatin kirin hinek guhertin jî êdî pêwîst bûn. Yani di nava van 2 sala de gelek pêşveçûnên girîng çêbûn hem li Rojavayê Kurdistanê hem di giştî Sûriyê de yani li gorî wê pêwîstî hebû. Partiya we ti gavê nû siyaseta nû wê çi bi di derbarî paşerojê de ev rojên gotên siyaseta got hûn dest pê bikin? Bi rastî yani ême wekû partî û giştî jî li gel hevkarên me yên hêzên demokratîkê li Bakurê Sûriyan bi hev re kar dikin. Projeyekî me li ser erdê eva 3 salin 4 salin pêk dihat bi rêveberiya xwe ser gavên girîng hatin avêtin. Di aliyên pêşketinê diyê li Bakurê Sûrî çêbûn gelek herêmên nû hatin rizgarkirin. Meclisên sivîliyê wan herêma êdî çêbûn dikarin xwe bi rêve bibin. Em jî ji alî xwe ve piştgirî û destekê didin wana. Proja Meclisa Sûriya Demokratîk gavekî girîng bû divê dema derbasbûyî de ew jî hat pêkanîn û wekû projeyekî ji bo çareseriya giştî Pirsa Sûrî de gidihindir de li ser zemînê axekî azad wekû Rojava hat li pêşxistin ev ya bi xwe pêşketinekî pir girîng bû. Helwesta partiya we bi giştî û wekû niha siyaseta nû dibin serokatiya te û birêz Aîşa de wê çawa bigelo nerîna we di aliyê referandumê de û ev gefê got tê kirin ji aliyê em bêjin Tirkiye hikûmeta Iraqê. Gelê Kurd li Başûrê Kurdistanê bi îrada xwe azad tiştek hilbijart yani referandumek çêkir. İrada gel çi be em heta dawiya rêz jêrê nîşan didin û em piştgiriya gel îrada gel ya azad dikin. Li kû derê dibe bela bibe bi taybet gel hemê Başûrê Kurdistanê ji bêhna bizanibe. Em duê qenaetê dene gel hember van êriş û gefên gel li ser gelê Kurd hem li Rojava hem li Bakur hem li Başûr tên kirin. Bersiva wê herî rast, herî xort, herî dirist ew e em yekîtiya xwe netewiya azad em ava bikin û tevkuşîna xwe azadî û demokrasiyê em bi hev re em karibin hîn bêtir xort bikin û herkes divê vê bizan êdî Kurd hebûnekin, asnameyekin, îradeyekin di şerê dijî terorê de xwe isbat kirine. بەڵێ وردە وردە کاک لوقمان دێنە کۆتایی بەرنامەکە بەڵام بۆ هیوای کە زانیاری زیاترمان لەسەر داخستنی فڕۆکەخانەکان و هەروەها خاڵە سنووریەکان و هەروەها ناکۆکیەکانی نێوان بەغدا و هەرێم بەدەستکەوێ لە ماوەی داهاتووی بەرنامەکاندا. بەێ تەماشەوانی هێژا هون دکارن ڕەوشاوان مژاران بشۆپینن لەسەر ماڵپەرامە یا سۆرانی یا کورمانجی داگۆزانەیاریان زیاتر سەر تشتێن گۆ لە هەرێما کوردستانی لە جیهانê çê dibe. هەتا بەرنامەک دنێ ببینن خێر خۆشیێدە. بەڵێ هەتا ڕۆژی سێشەمەی ئایندە و بەرنامەیەکی نوێ کورد کۆنێکشن هەر شاد و بەختەوە بن.